جژن بەڕێزان بۆ پاکردنەوەی دەرونی ئینسانە. خۆتان نەزانن ئەوەی ئێستا کە کارەسات بۆ مرۆڤایەتی دروستەکە ئینسانەکانە. ئێمەی مرۆڤەکانین یەکتری یەکوژین، ئێمەی مرۆڤەکانین چاڵ بۆ یەکتری هەڵەکەین، ئێمەی مرۆڤەکانین ملی یەکتری یەشکێنین. بزانە ئێستا پارەی دنیا سەرفەکرێ بەڕێزان بۆ ناحی ئەمن و ئاسایش، بۆ کڕینی چەک و تەقەمەنی، بۆ کوشتنی یەکتری. لە کاتێک ئێمە مرۆڤەکان ئەبوایە جنسی یەکترین، ینی لە هەمان تۆخمین ئینسانین، ئەبوایە یەکتریمان نەکوشتایە. بەڵام کەواتە ئەمە مانای چییە؟ کەواتە نەفسی ئینسان کۆمەڵێ غەریزەی تایە، کۆمەڵێ دافعی عودوانی تایە، شەڕانی تایە، هەموو زانەکان باسیەکەن. اینجا یەکێک لەو مناسەباتانەی کە بتوانێت ئەمە تۆزێ کەس کاتەوە پاچی کاتەوە جەژنە. لە جەژنا بەڕێزان یعنی هەموو خۆی گەورە داوامان لێەکە، علم پێمانەڵێ، ئینسانیەت پێمانەڵێ، پێویستە لە جەژنا ئینسان لێبوردە بێ. زۆر جا من کەسانێکن ناچێت بۆ ماڵی برایەکی یا بۆ ماڵی خوشێکی لە جەژنانە ئەڵم بۆ ناچی، ئەڵێ ئەو نایە بۆ ماڵمان. بەڕێزان ئالێدا با پرسیارێ بکەین، تۆ خوشکێکە هەیە، برایەکە هەیە، دۆستێکە هەیە، کەسێکی عەزیزێ نایە بۆ ماڵ. باشە ئەگەر تۆژ وەکو ئەو بکەی فەرق دەبێت لەگەڵ ئەوە. تەبەن ئەوە غەڵەتە، تۆ براتە معقولە نەیە بۆ ماڵت جەژنە پیرۆزە و لێ بکە، هەریش نەبێت تەلەفۆنێکی بۆ بکە، نایە، ئەمە تەبعی وایە. هەندێک کەس لە بەرامبەری چەڵێ مادەم ئەو نایە منیش نایە. باشە ئەو ڕاستە یا غەڵەتە؟ تەبەن غەڵەتە ئاڵێ، ڕەحمەتە لێبێ. مادەم ئەو غەڵەتە کە تۆ نەچی، ینی تۆش وەکو ئەوەکەی وایە وانێ، کەواتە تۆش غەڵەتی. لە جەژنا یاخود با بڵێن لایەنە دەرونیەکەی بڕی، ئەڵێ نا، تۆ بەعەکسەوە تۆ سەردانی ئەو بکە. با بڵێن ئیسفادەکەی چێ با بەڕێزان؟ یەکەم تۆ با بڵێن براتە، ئەو نایە بۆ لای تۆ، بیتر عەقڵێتی وایە، بیرکردنەوەی وایە، ڕقەڵەگرێ، غیرەی هەیە، چوو زانم هەر شتێکە شتێکی لە دڵێدانەوە. کاتێک کە تۆ سەردانیەکەی بەڕێزان، بزانە قازانجەکانی چییە؟ یەکەم ئەو سیلەی ڕەحم بەدەست نایەنێ، ئەوە یەکێکە لەوانەی خۆی کەم و کورتیە بۆ ئەوە. مناڵەکانی لەوانە لێ بۆ ناچی بۆ ماڵی مامم، بۆ ناچی بۆ ماڵی خاڵم، ناچم نازام چی. ئەگەر منیش نەچووم یا ئەویش نەچوو، ئەڵێ ئەویش وەکو باوکم وایە، فەرقیشە. بەڵام کە تۆ چووی سەردانە کرد، ڕێی مناڵەکەیە گۆڕێ، ئەڵێ باوکەوە خاڵم هاتووە، مامم هاتووە. هەندێک جاڵێ تۆ بڵێ دەرم نەکە، بۆچی دەرە دەکا کاکە؟ ئەگەر دەریکردەوە گەورەی هەر بۆ تۆیە چووشی. بەس ئینسان نییە بەو شێوەیە، لەوانەیە بەلالووتێکەوە بە خێراتنەی کاشە. بەڵام تۆ یەکەم سیلەی ڕەحم، ئەمە یەکێکە لە پێداویستێک دەرونیەکان لە جەژن نابێت تێرکێ بەڕێزان، پەیوەندی خزمایەتی و ئەمە شتێکە ئینسان ئینکاری لێ ناکرێت. ئەمە یەکەم. دووەم، تۆ براژنەکەتە، خوشکە زاکەتە، هەر کەسێکە مناڵەکانیەتی ئەڵێن ماممان خاڵمان ئینسانێکی باشە، ئەوەتە هەریە، کەواتە کەم بکە. ئالێرەیە بەڕێزان احتیمالێکی زۆر هەیە ئەو برایە و یا ئەو خاڵۆزایە و یا هەر کەسێکە بگۆڕێت جاری دووەم بێ بۆ ماڵتان. بۆ چونکە یەکەم تۆ چووی هەست بە ئیحراجیەکە، دووەم مناڵەکانی زەختی لێکەن، کەسوکاری زەختی لێکەن، ئەگەری زۆر هەیە جاری دووەم بێ سەردان بکە. کەواتە چوونەکەی ئێمە هەم مرتاح بووین، هەم واجبێکمان جێبەجێ کرد بە ئەو نەیە لە جاری دووە. بەڵام ئەگەر من نەچم بۆ لای، کەواتە ڕقوکینەکەی ئەو زیاترە بێ، ئەکید مناڵەکانیشی لایەنگیریەکەن، ئەڵێ باوکەویش نایە، کەواتە چی؟ کەواتە بەڕێزان ئێمە لە جەژنا ئەتوانین یعنی ئەو ڕقوکینەی هەیە لە ناومانە پاچی بکەینەوە. وەڵڵاهی بەڕێزان ئێمە فەرعێک هەیە بەشێک ئێستا لە دەروونزانیە، لەوانەیە هەندێکتان بیست بێتان پێڵن علم نەفسی ئیجابی، پۆزیتیڤ سایکۆلۆجی، یاخود با بڵێن بە کودەی خۆمان دەروونزانی ئەرێنی پۆزیتیڤ. ئیش لەسەر ئەواکە ئەڵێ با ئێمە بەس باسی نەخۆشیەکانی مرۆڤ بکەین، باسی خەمۆشیەی بکەین، باسی کوشتن بکەین، باسی دڵەڕاوچەی بکەین، باسی قەلەقی بکەین، وەرە با باسی شتە جوانەکانی ژیان بکەین. هەر یەکێ لە ئێمە بەڕێزان شتی زۆر جوانمان هەیە. با باسی گەشتبینی بکەین، بۆ نمونە با باسی لێبوردەیی بکەین. ئێمە بۆ باسی تۆڵە سەدنەوە بکەین. ئەزان بەڕێزان خوای گەورە پێمانەڵێ ئەڵێ ئێوە لە زەوی ڕەحم بەیەم یەکتری بکەن، من لە عاسمان ڕەحمتان پێکەم. یعنی ئەمە کەواتە واجبێکی دینیە ئەوەی ئیماندار بێ و متەدەین بێ. لەلایەنی عیلمەوانەیە دەرکەوتووە بەڕێزان ئینسان تا لێبوردە بێ، تەسامحی هەبێ، لێبوردە بێ، ئەوەندە دروستی دەرونی هەیە، لانی دەرونی و مرتاحە.